سڵاتان لەبێت بینەرانی عەزیز لە ڤیدیۆیەکی نوێ لە کەناڵی کورفاکس گەڕامەوە وڵاتان. مەتاڵی یەکەم ڕەشە و شەو نییە، سپیە و ڕۆژ نییە. سیچرکە دەدەم بۆ ئەوەی بیری لێ بکەنەوە ئەگەر پێویستیان بە کاتی زیاتر بوو دەتوانن ڤیدیۆکە ڕاگرن. وەڵامی مەتاڵەکەمان چاو. مەتاڵی دووەم 5 پەنجەی هەیە بێ ئێسک. وەڵامی مەتاڵەکەمان پەنجەوانە. مەتاڵی سێیەم کە ڕۆی ناگەڕێتەوە. وەڵامی مەتاڵەکەمان تەمەن. مەتاڵی چوارەم ئەگەر بەکارت هێنا دەگرێت. وەڵامی مەتاڵەکەمان مۆم. مەتاڵی پێنجەم ئەو شتە چییە یەک چاوی هەیە و نایبینێت؟ وەڵامی مەتاڵەکەمان دەرزی. مەتاڵی شەشەم ڕقت لێیەتی و سەردانت دەکات. وەڵامی مەتاڵەکەمان مردن. مەتاڵی حەوتەم ئەو شتە سیار کاتێک سپی بوو واتە پیسە. وەڵامی مەتاڵەکەمان تەختەی ڕەش. مەتاڵی هەشتەم ئەو شتە چییە شوشە دەبڕێت بێ ئەوەی بیشکێنێت.
وەڵامی مەتەڵەکەمان تیشک. مەتەڵی نوێیەم. ئەو شتە چیار کاتیشت پێی بوو فڕێی دەدەیت؟ وەڵامی مەتەڵەکەمان تۆڕی ماسی. مەتەڵی دەیەم و کۆتایی. ئەو شتە چیە تانەی کێشی بەسەریدا ناجوڵێت؟ وەڵامی مەتەڵەکەمان بزمار. گەیشتین بە کۆتای ڤیدیۆکە. تکایە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و ئەم ڤیدیۆیەمان بۆ بگەێنن بە 200 لایک.